گفین کشتن و رفاندنان لعراق برانبری روزنامه‌وان و چالاکوانان برداومن. انتصار مایالی ایکجوان چالاکوانان ردگینیتن خود چندین جار گفا کشتن لحاتیا کنن اجبرکوب آزادی دنگ خود دردبرند. يعني صادفتني الكثير من المضايقات يعني دی دەستپێکێ دا ڕاستی چەندین گرفتان بووم و دی دەستپێکا کارێ ساڵا 2014 دا ji ber pêşkêşkirina min بۆ bernameyên ronakbîrî derbarê deselata demokrasiyê tûşî gefan bûm û mala min jî hat bombekirin. الدور پیشرکاریان برانبری چالاکوان و روزنامه‌وانان تێتا کرن باڵێزخانە فەرەنسا و پاریکاریا پارێزەرن خوبەخش لە عێراقê کنفرانسێک بوو داکۆکیکردنا روزنامه‌وانان گرێدا داکۆ عێراقê vegerîneve pêgeha nêvdewletî. پێویستە یاسا بگۆڕین یاسایەت عێراقی گەڤنن هەندێک ژی ئەو هاتی نها هاتنە دانان ئیشلای پەرلەمانی و پەرلەمانی تعمد هەندێک تشت ئێخسە ناودەوەکی خاڵت ئەم شێن بێژن وەکو قومبەلەینە هەر وەختێکە شێن بکاربینن دیژی ڕۆژنامەوانە دیژی خۆپەشاندانە ئەو یاسایەت کوون کە پرۆژێت یاسایەکەوت حاضر کردین ما نەبێت ئەو پرۆژە بگەهنە پەرلەمانی ئەسڵا ما نەبێت لە پەرلەمانی دەرباز بن چونکە ئەو پرۆژەکە هاتن دهێشتا قەیدا زێرەتر کەن سەر ئازادی ڕادەربرین حتا نها ئەمێ محاولەت کەن کو ئەم عێراق بگەهینەوەی ئاستی کو جارێکا دی گەهیتە ناف پیڤانە نیڤ دەولەتی. پارێزەرین خوبەش ڕادگەینن کو ئیر و دەستەڵاتە عێراقت دە ئاستەکە لە ئاوازدایە لەو ڕۆ دژی دەربڕینە ئازادن ولدور دادپێژن دەبیت داکۆکیە لە مافێن چالاکوان و ڕۆژنامەوانان بکەین. لاوازیە دەستەڵاتە عێراقێنە و نەشیۆینە ئەوە پێدوی بووی خەلکی بکەن دا خەلک ڕازی بیتن خەلک ژی تەڵەب و مافێت خۆت کەتن ئەو ژی چونکە نەشین چ بوو بکەن دێڕابن لێدان و گرتن و بەرزەکردنا ڕۆژنامەوانە و چالاکوانێت مەدەنی ئەم جووەکی تووڕە پارێزەریت خۆبەخش عێراقێ ڕابووینە گریدانە ئەوی کۆنفرانسی بۆ هەندێ ئەم بشین پتر خزمەتە وان چالاکوانێت مەدەنی بکەن. وەختێتە ڕاگەهاندن دووسەیە دەربڕینە ئازاد لە عێراقدا ئاستەکێ مەترسیدایە وەلدی پێوەرێن ڕێکخراوێن نێودەوڵەتی ژکومە 180 وڵاتان عێراق دە پڵا 156 داهاتیە دەستنیشان کرن لەورە ڕێکخراوێن عێراقی کار بوو بەرینگاری بوونا وان گەف و هەڕەشان بەرامبەری چالاکوان و ڕۆژنامەوانان دکەن. لە بەغدا نزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.